وكل شيء عنده بمقدار. خوای تبارك وتعالى یەکەم شت کە خەڵقی کرد قەلەم بوو. خوای گەورە ئەمری بە قەلەم کرد هەموو قەدەرەکان بنووسێت. ئەو قەدەرێکی ئێستا تێیدا ئەژیت، ئەو تەمەنێکی ئێستا تێیدا ئەژیت، و ئەو ماڵێکی ئێستا تێیدا ئەژیت، و ئەو حاڵێکی ئێستا تێیدا ئەژیت، بەر لەوەی ئەرز و ئاسمان دروست بکرێ، خوای تبارك وتعالى ئەو قەدەرانەی دەست نیشان کردووە بۆ توی دیاری کرد. و داواکاریەکانت خوای تبارك وتعالى کاتی جێبەجێکردنی دیاری کرد، کەواتە تەنها داواکاری لە خوای گەورە بخوازە و چاوەڕێی کاتەکەی بکە، چونکە چەند شتێک هەیە خوای تبارك وتعالى کۆتایی پێهێنا و بڕاندیتیەوە: مردن، ژیان، ئەجەل، ڕزق، زەواج، ئیتر خۆشی و ناخۆشیەکان، شەقاوەت و سەعادەتی ئینسان خوای تبارك وتعالى کۆتایی پێهێنا و بڕاندیتیەوە. بەڵام یەکشتا هەیە کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ تەنها دوعاکردن قەدەری خوای تبارك وتعالى ئەگۆڕێت. ئیتر دوعای خوای تبارك وتعالى دوعا لە خوای گەورە بخوازن و چاوەڕێی کاتەکەش بکەن، تاکو کاتەکەی دێت سەبر و ئارامی لەسەر بگرن. وكل شيء عنده بمقدار، و هەموو شتێک لای خوای تبارك وتعالى کاتێکی دیاری کراوی هەیە. بەخواتە نسپێرە.